بەرحاڵ با جێ بدەینە کاک مەلا بەختیاری. ئەلو سڵاو چۆنی؟ کاک مەلا بەختیار چۆنی؟ باشم والله سپاس. کاک مەلا من قادر نادرم وڵای پرسیا خەبەرێک لە ستۆ هاتبوویستم لەگەر قسە بکەم باشترە بە لەوەی بڵاو بکەمەوە. چییە؟ جەنابەت هیچ کۆمەک یارمەتی لە بارەگای بارزانی وەردەگری؟ من نەگوێ لە پرسیاری وێرەگەم لە وڵامی پرسیاری بۆ هەردەی هاوڕێیان مەلا بەختیار ئەم دەی ناسم دەمەکە ناڕاز بیدەگوت تحداد دەکەم باشە بۆ ڕاستی ئەوە وەرن سەیری مەلا بەختیارکەم تحدای دەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان چون ئەچی کردبی ڕخنەی لە ماڵی بارزانی گرتبی تحدای بکەن ئەوە یەک بڕۆ سەیری کە دوو قۆناغی مەلا بەختیاری کە بەخۆی کۆسرەت زیاتر بەر لە لاهوری یعنی ئەوە لاهور و پاڤێل بێنە پێش قێزەوەترین قۆناغ بوو لە سازشکردن لەو پارتی مەگەر تاالبانی 2005 ئیمزای لەوکردنە پێش کورسی ئەو قۆناغە سازشترین قۆناغە و لە ڕفراندۆمیش برم لە بۆ کورسی سەرۆکایەتیش بڕۆم بەپرسن مەلا بەختیار پارەی وەکرد ئەمن مەکتەب سیاسی چێچێتی پێی گوتم پارتی بورن پارەماندایە پارەیاندایە پارە دەدەن هەر هەمووان بەس ئەو دەمیش پارەیە کە تەناو میدیاش هەموو دەزانن سێ وەرە سەیکە ئەوانە پارەیان دەدرێتێ ماوە ماوە دێن چ دەکەن مؤتەمەرێک دەکەن دژیەکی قسە دەکەن ها پێرێ مەلا بەختیار هات هجومی سەیەکێتی کرد هجومی سەیەکێتی کرد ئێستا ئەو ڕۆ کۆنگرەی هەیە لە ئەوەی کوردستان 20 سال لۆی دەکە شەرم ناکە یعنی لەو هەموو میدیای کوردستان 20 سالی مەسرۆری لۆی دەکە چار هاوڕێیان ئەو سالار فەریدون زۆری کەش من تحدا دەکەم مەلا پێ ئەو زانیاریانەی من درایت و کەسی باڵاش بە منێگوتیە و ئاگادارە ئەگەر کەسێک لە بارەگای بارزانی بە ناوی عین مەلا بەختیار عین ها نەک ها عین نێ مانگانان 1 دەفتەر دۆلارت تەسلیم تو نەکە 50 وەرەقە لە بۆ فەریدونیشتر 50 بۆ سالاری هاوڕێ مانگانە چێش دایانداتێ ئەمینە زکری دایانداتی دویان دەنێریت کە بژمینێتەوە مەلا بەختیار ئەو کاک عینە دەستە ڕووتانەی ینی بزانە ئەوەندا ئاگامانەی بڕوان پێ بکەن هاوڕێنەوە سەرچاوەکە من دەزانم ینی غەڵەتی کەمە زۆر کەمە دو من زانیارێ بەز ینی دەمەکە ئاگامان لەو سەرچاوانەیە وە سەرکردایەتی پارتی هەیە لە خەتا ئاجاری وایە برایەکانی زانیاری دەداتە من پارتی باش دەزانی پارتی بۆ پارە دەدا هاوڕێیان پارتی ئەو پارەیە دەدا لە بە یەک ئامانجیتی ئێستا واسی لە ڕاگەیاندنی خۆی هینایە بە دوو ئیتجاهیش دەکات سەدەی مەسەری ئیتجاهێک میدیای سێبەر ئیتجاهێک قسەی مەلا بەختیاری بە یەکێتی لە یەکێتی دەدا بە فەریدون عەبدولقادر دەیهێ مەسکات مەسعود کابرایەکی وایە وایە بەس ئەوەندەیان پێ دەوێ نێچیر هەروە پارەیان دەدات بە تایبەتی دەداتە مەلا بەختیاروانە ئەوەی ئەمە زانیتم بە پێی ئەو زانیاریانە ئەو کار ڕۆژنامەگەریش ئەوە پەیوەندیم پێکرد جواب ناداتەوە بڵێ درۆیەکەی کاکە ڕاست ناکەی تحداد دەکەن یەکسەر ئەپاتی لە ترسان هاوڕێنانە پارە وەردەگرن مەتعی پارتی دەکەن جار جار هجومی سەیەکێتی دەکەن بە گڕیان دێخن لۆ چکو ڕەخنەگرتنی ئەو زۆرە خەڵکانە لە یەکێتی بە سەدقات بە قوترە لە ڕەخنەگرتنی کاریرێکی پاراستن پەیجێکی سێبەر و انشقاقیان پێ دەکەن زاوەژێک دێ ئەمە یەکێتەکەی چەپچی گوڵەکەی مامزەلالی کوراگە چەپچی گوڵی مامزەلالی دەغیرەت تەوی ڕۆژێک لە ڕۆژان ڕەخنەیەک لە حکوومەتی هەرێم بگرە لە پارتی بگرە لە مەسرور بارزانی بگرە وەنیا ئەگەر ڕاست دەکەن ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن وە ڕەخنە لە خۆتان لە پاڤل بگرن پاڤل تیرۆریستە من لەگەڵتدام خاستم بدایات هات هاوڕێیان هەم هەشتی تەمووز ئەمە سەدبارەی کەمەوە هەشتی تەمووز لاپەڕەشی ڕەشە بە نیچەوانی قوباد و پاڤل و یەکێتی نیشتیمانی وە پاڤل بدایات هات وەکو تیرۆریستەکان ئێستا قسەی ئاقرتر بووە یعنی کەمتری کردەوە بڕوا کە لەو ئەوروپای بەتەما بوو لە من بدە دەسە ئاسایشی کرد کوشی وا بوو یان نە پاڤل یعنی من لە بیریشم ناچی ها بەس قەت بە ئینتقام ئیش ناکەم قەز لەوەی دیە هاوڕێیان دێن بەس دژی سلێمانی ئیش دەکەن بەس دژی یەکێتی
لێدوانیان پێ دەدەن یەک لێدوانیوان بە سەدقاتی کادیرەچە پارتی ئێستا فێرە ئەو گەمە بووە بە کۆمەڵێک ڕۆژنامە نووس پەیجی سلێمانی دیبلۆمات مەگەزین یەک راپۆرتی لەسەر مەسرور بارزانی کرد ئینسان هێڵنجی پێدەهات هێڵنجی ئەوەندە مەتعوسەنایان کردبوو پێم ئەی بوو ئەنگویسان تەلەفۆن لە هۆی من عەبدولقادر هێ من ئەوەی بکەم سەر نووسەرەکەی بە شەرەف نییە راپۆرتەچیان کرد هێڵنجت پێدەهات هەموو بەرتیل دەدەن لێ چێتی دەدەن نە سلێمانی لۆ لەبەرەوەی ئاڕێ من لە بەوەم نییە وەکو گوتم پاڤل تیرۆریستێک تر کافیە لەوەی زیاتر چ هەم دەڵێن دەیان کەسی ئەوە کردیە و حزب نمایەکێتی پاڤلە پاڤل یەک مەکتەب سیاسی و سەکردایەتی نمایە حزب نییە حزب یعنی بەڵام لەبەر ئەوەی تەسلیمی نەبووە مەسعود بارزانی چەند جارێک هەوڵی دەوەخت خۆی دەگۆ برازای خۆ من بانجی دەکرد چەندین زالەکە یەکتر دانیشتن وتیان جارێک پاڤل وای لە مەکتەب سیاسی جێڕابوو ئاوڕێیان مەکتەب سیاسی خۆیان سەرکردایەتی وەتبی چوومە جێم لە کاک مەسعودی ڕاگرتی ئەمە وتیان ناسایشی کرد بۆ وتبی دەبی وابی نەسادی کرد بوو کە تەواو بابل گوت کاک مەسعود وەڵی وازانم ئەمە لقی 52 پارتی نین نازانم وتوشی لقی 52 ئێتر لەو ڕۆژەوە مەسعود لەی داڵغەیە پاڤل تەسلیمی نابی بەجێی ناکە وەچی حزبەکانی تر وچی مەلابەختیاری وەچی قۆناغێک کۆسرەت وەکو تاالبانیش ئەوەی لۆ ناکە بۆیە لەگەر دژەکانی دەبینن یعنی لە کەرکووک لە ئەوە لە هەمووشە بۆیە مەسعود زۆر لەی داغدارە و دەشترسێ لەو ئینتخاباتەی دەنجی کەم بینی یەکێتی دەنگێک بینی چکو ئێرانی لە پشتە ها یەکێتی ئێرانی لە پشتە سەدێمە سەر ئەو خاڵش کە لەو ماوەی چیان کرد هاوڕێیان بۆیە لی دەدەن لە سلێمانی دەن ئەو ماوە یەک بەرنامەیان هەبوو ئەگە سیرکەن تابلۆکەی بە خۆتان وەرە وەکو ئەوەی لێکتری بدا و یاریەکەیە پوسڵی پێدەگوتری لێکتری بدا گۆیژە چەندین ڕۆژ سووتە هەمووتان دەزانن گۆیژە چەندین ڕۆژ سووتە کۆماندۆ چارپێچ حرەکەی کرد هەموو بۆ میدیا یعنی زۆر گەورە کرا ئەمەش هاتی نەبەرەوە هێندە ڕاست بوو و خۆ نابێت و خاتری یەکێتی بگریت ئەوە شتیوانە نییە خاتری بگری لاهور شێخ زەنجی 2 هەڕەشە توندی کرد جەوە چی کە ئەوەیان دروست کرد ئێران هاتە خەت لەگەر پارتی تورکیا ئەو ئەمزانتون لاهوروانیش لە پشت ئەو مۆزوعانە بوون هەمویان پێکەوە داوی زەجەیەک دروست بی لە سلێمانی بکەن ئاراوە